لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەردار عەزیز توێژەری ئەکادمی دکتۆر سڵاو لێبێ زۆر بەخێر بێ بە خێراتی سەرچاو زۆرجا بەرناممان کردەوە بەڵام هەمیشە لە دەرەوە بووە زۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆ دکتۆر توێژینەوەکەی تۆ توێژینەوەیەکی سەرنجڕاکێشە ئەنی باز لە کاریگەری ماوی دەکا ماچیتۆنگەکە لەسەر مامجەلال بەسێکمان لە توێژینەوەکە بۆ بکە خۆل ڕاستیت ینی توێژینەوەکەی من سەبارەت بە کاریگەری ماویزم لەسەر مامجەلال و لە ڕاستیە ینی ئەوەی من بڵم ئەمەوێ کاری لەسەرکەمەوەی ئەو ئیعجابەی مامجەلال بە ماوچیتۆن ئەمە مێژوویەکی درێژ هەیە لە ساڵی 1955 جەلال تاڵەبانی لە وارشۆ بێ لەوێ لە بڵێم کۆنفرانسێکە بێ بۆ قوتابیانی سۆشیالیست ئەو کاتە تەمەنی تەنها 22 ساڵە بێ ئەبێتە جێگی سەرنجی چینیەکان داوەتێکن بۆ چین ئەویش بە سەفەرێکی زۆر دوور و درێژ لە وارشەوە چێتە مۆسکۆ لە مۆسکۆی پایتەختی رووسیاوە هینەکە قتارێکی پلێن ترانس سایبیریان بە سایبیریا ئەڕوا چێتە پەکین لە 55 لەوێ سەرۆکوەزیرانی چین ئەبینێ لە بڵێم ئەم دیدارە ئەم سەردانە بێتە سەرەتای پەیوەندی چین و ماویزم و ماو لەگەڵ جەلال تاڵەبانی و دوایی لەگەڵ کۆمەڵە و دوایی لەگەڵ یەکێتی و دوایی لەگەڵ عێراق جا ئەمە بۆ من بڵێم لە 55ەوە تا ئێستا ڕێگایەک دروستەکە یان ڕێچکەیەک دروستەکە توێژینەوەکەی من لەسەرەوەی توێژینەوەکەی من لە ڕوانگەی تیۆرەیەکی تایبەتەوەی کە پێڵەن مایکرۆهستری ینی بڵێم بینینی مێژوو بە وردی یان وردە مێژوو لەوەی کە چۆن بۆ نمونە ئەو شتانەی کە زەقنین گەورە نین کاریگەری گەورەیان هەیە جاکە لە ساڵی 1955 جەلال تاڵەبانی ئەچێتەوێ من لەم دوایە بۆم دەرکەوت لە مقابلەیەکیە لەگەڵ فکرەت بیللا لە ساڵی 1970 لە پاریس کردوێتی کاتە کۆنفرانسی بڵێم کورد هەبووە لە پاریس لەلایەن ئینستیتوی کوردی پاریسەوە لەوێ لەو مقابلەیەکی دوور و درێژە لە کتێبەکە چابوو لە ساڵی 1990 ناوی کورد مەسەلەسی بە تورکی ینی مەسەلەی کورد دەوێ باسی ئەوەکە کە سەردانی چینی کردووە یەکەم جار داوای لە چینی کردووە کە پشتیوانی بڵێم بزوتنەوەی کوردی یا خەباتی کوردی بکەوانە بەڵام چینیەکان ئامادە نەبوون ئەو کارە بکەن یا هەنگاو بنێن ئێمە زانین ینی 1955 ساڵێکی تایبەتە چونکە چین هێشتا لە پرۆسەی ماو لە 49 هاتە سەر حکوم تازە چین وە گۆڕابوو لە ئیمپراتۆریێتەوە بۆ سۆشیالیزم و ساڵی 55 لامان کاتیشا تایبەتە چونکە ساڵی کۆنگرەی باندۆنگە لە کۆنگرەی باندۆنگ بزوتنەوەیەک دروستە بێت لە دنیا کە پێڵێن بزوتنەوەی بێلایەنەکان وڵاتانی وەک جواهر نەهرۆ ئەوانە کاریگەریان ئەبێتایە چینیش ڕۆڵێکی نەبێ بەڵام دوای ئەمە لە ساڵی 1950 عێراق لە عێراق بڵێم کودەتایە شۆڕشە بێ و ڕژێمی سیاسی لە عێراق نظامی سیاسی لە عێراق ئەگۆڕێ لە مەلەکیەوە بۆ کۆماری ئەمە واکە لە چینیەکان کە بێن باڵێزخانە بکەنەوە لە عێراق وەها ببینن کە عێراق لە کەمپی ڕۆژئاواوە گواستوێتەوە بۆ کەمپی ڕۆژهەڵات ئەو کاتێ بڵێم جەنگی سارد بووە دنیا بەسەر دوو کامپا دوو بەرادابش بووە بەرەی ڕۆژهەڵات و بەرەی ڕۆژاو ئەبن بە درێژی وڵات تێمەوە نازانمەوە کاتمان هەیە من توێژینەوەکەم خوێندەوە بەس حەزەکەم ینی بۆ بینەران بە وردی باسی بکەیت جا لەوێ ینی ئەم کە عێراق ئەگۆڕێت چینیەکان بڕیارە دەن باڵێزخانە بکەنەوە لە عێراق لە ساڵی 50 باڵێزخانە دەکەنەوە لە مانگی ئاب ئیتر ئەم باڵێزخانە ئەبێتە شوێنی دەستگەیشتنی خەڵک بە ئەدەبیاتی ماوی ئەو کاتە ما چینیەکان گۆڤارێکیان هەبووە بە عەرەبی بڵاویان کردوێتەوە ناوی سین المسەوەرە ئەوە یەکێک بۆ لەوە هینە دکتۆر بە بڕوای تۆ وەکو توێژەرێک کە لەم بوارەدا کارت کردووە چی وای لە مامجەلال کردووە مەسەلەن کاریگەری بیرەی لەسەر بێ و هێندە کە با بڵێن
کاریگەر بێ بە بیری ماوی چی وای لێ کردووە؟ ئایا لێک گونجاندنی کۆمەڵگەکەمان یان ڕوانینی ئەوان وەکو سیستم کە لەگەڵ ئێمەدا بێتەوە یان بیری سیاسی ئەوان وای کردووە لەگەڵ ئێمە یان چی وای کردووە؟ بۆ من ئەمە پرسیارێکە ینی مای توێژینەوەیە بە هەندێک خەڵکەڵێن چین نزیکە لە ئێمەوە بۆی وڵاتێکی جیهانی سەیە و ماویزم ئەوەی دراسی ماویزمی کردبێ ئەزانەیە کە ماویزم لە گوندە دەستی پێ کرد دوای هاتە شار ینی کوردیش بەو شێوەیە لە شاخەکان و گوندەکان شەڕیان کرد ئینجا هاتنە شار لە لایەنێکی تری ئەوەیە کە بڵێم کۆمەلگای چینی لە ئێمە چێ لەوەی کە کۆمەلگایەکە بڵێم وەکو ئەوروپی نییە بە قۆنا بۆ قۆناغانەی کە بە کۆمەلگای ئەوروپی پیاتە پەڕیوە لە سەرمایهداری و شۆڕشی ڕێنسانس و ئەوشتانە کۆمەلگای چینی بە مێژوویەکی تری هەیە وادانرێکە ئەمان کۆمەلگای چینی لە ئێمە چیە ماویزم گونجاوترە بۆی بزودنەوەیکی جیهانی سێمانە ئەمە یەکێکە لە تەفسیرەکان بەڵام تەفسیرێکی تر هەیە کە تەفسیرێکی ناوخۆی ئێرەیە بە تایبەتی لە شەستەکانە لە شەستەکانە دوو بزوتنەوەی ترە بن لە کوردستان کە حزبی شیوعی و پارتیە ئەمان بەڵام جەلالی نایەوێ نە پارتی بێ نە شیوعی بێ بۆیە ماویزم ئەبێتە بژاردەیەک ئەو کاتەش لە شەستەکان ماویزم ئایکۆنیە سیمبولی خەبات بووە لە دنیا ماویزم وە چکە ئەمە پاشخانێکی ئالۆزیە ململانەی نێوان سۆڤێت و چین وهاکە ئەو دوو وڵاتە بەریەککەون بەڵام بە ئاستێکی سنووردار بەڵام لە هەمان کاتە هەردێکە و ڕێچکەیەک بۆ خۆیان دروستکەن لە ناو سۆشیالیزمان لە ناو بڵێم بزوتنەوەی چەپی گیانە سۆڤێت لە دوای ستالین بەرەو ئەوە ڕواکە سازشکە لەگەڵ ڕۆژاوە بیەوێ ئاشتی بکاونەیەوێ شەڕکا ئەمانە بەڵام چینیەکان بڕایەن بە گەڕی لا و خەباتی چەکداریمانە هەیە ئێتر چینیەکان خۆیان بە شۆژگێ ڕەبینن ئەوان بە بڵێم پێڵن ڕڤژنس لە ڕاستیان نەوشی ڕۆمستەفا و تارێکی هەیە لە گۆڤاری ڕزگاری لە شەستەکان کە لێرە لە سلێمانی دەرچووە بەراوردی نێوان ڕڤژنزم و کوردایەتی ئەوانەیەکە جا ئەم هۆکارە ناوخۆیە هەیە و هۆکاری لێکچوونی کۆمەلگایی هەیە و ماوی زیپرین هین بووە یعنی بڵێم لە دنیا بزوتنەوەیەکی زۆر بەرفراوان بۆ دوایی لە حەفتاکان فەڵەستینیەکان زۆر بڕۆ بە مۆدێلی ماویزمەدەن بە تایبەتی کە یەکێتی لە دیمەشق دروستە بێت و کەوێ دەژێر کاریگەری ئەوانوانە بە تایبەتی بزوتنەوەی فەتحوانە ئەمانە بڵێم پاشخانە هینەکەی دکتۆر کە توێژینۆر لەمە کریانی ئەمجەلال گەنجێکە بە تەمەنێکی کەمەوە نانی کاریگەرە بێ بەم بیرە و بیر لەواکەەوە پەیوەندی لەگەڵ چی نادرۆست بکە ئەم وڵات دەگەڕێ ئەو وڵات دەگەڕێ بۆ تۆ وەکو توێژەرێکی ئەکادمی لە کەسێکی بێلایەن چی سەرنج نەبوو ینی بەلاتەوە شتێکی سیر نییە لەو سەردەمەدا سیرە ینی گەسێرکی لە ساڵی 1955 کە جەلال تاڵەبانی سەردانی چینەکە تەمەنی 22 ساڵە بەڵێ ئەمە سەرەت ینی بۆ ئەو سەردەمە فعلەن ینی وا دیارە گەنجێکی بزێو بووە ینی گەنجێک بووە جێگەی سەرنجی ئەوانی تر بووانە و بڵێم مەلام سەفا لە مۆسکۆیە ئەو کاتە ینی ئەوە نییە هین بێت بڵێم کورد ئەو نە چالاک نەبووە هێشتاش 58 ڕووی نەداوە ئەو مەلام سەفا لە مۆسکۆ بگەڕێتەوەوانە جا فعلا وایە ینی بەڵام ئەوەی بۆ من جێگەی سەرنجە ینی ئەو پەیوەندیەیە کە هێشتا بۆ من ڕوون نییە ینی چی وا لە چکە من جەلال تاڵەبانی بە ماوی نابینم ینی کەسێکی ماوی نییە کەسێکی زیاتر بڵێم پراگماتیکە لە ژیانی سیاسیە لەوەی کە بێم خاوەنی ئایدۆلۆژیای بەما ینی ئەم زۆر ئیعجابی هەیە بە ماوەکو کەسێک کە کۆمەلگایەکی گۆڕیوە لە کۆمەلگایەکی خێڵەکیەوە بۆ کۆمەلگایەکی سۆشیالیزم بەڵام لە ڕاستیە خەباتی کوردی بۆ خەباتی سۆشیالیزم نەبووە بۆیە ئەم شتانە جێگەی سەرنجن بۆ من چکە ئەمە بۆ من بەشێکە لە پرۆژەیەکی گەورەتر کە ماویزم لەم ناوچەیەوە وەکو پاشخانی هاتنی چین لە ئەمڕۆ چین یەکێکە لە گەورەترین هێزەکان بەس لە ئێستای ئەو پەیوەندیانە دەکەین دکتۆر یەکێک لە سەرکردەکان یاخود پێشمەرگە دێرینەکان دەگێڕێتەوە دەڵێت کە
ماوە کۆچی دوایی کرێمومان دەماندا بەسەری خۆمان نادوت باوکمان مردووە ینی خۆی ئێستا بە وەکو نوکتە باسیێکاڵێ من لەو شاخە بووین ینی ڕادوویەکیش نەبوو دەنگمان بگەینێ بە دەرەوە بەڵام کە بیستمان ماو کۆچی دوای کرۆ هەمووماندا بەسەری خۆمانە هەموو ئەگریا باوکە ڕۆی بوو وەکەوەی کە باوکمان کۆچی دوای کرد بێ ینی پێدوای ئەمە چیە وای کردووە دەخۆی فعلەن پەیوەندیەکە یەکلایی بووە ینی چین ئامادە نەبووە لەگەڵ کووردا مامەڵەکە بە فەرمی چین ئەبێ بۆ ئەمەی لەمە تیا بگەین ئەبێ لە خەسڵەتی وڵاتی چین تێ بگەین چین وڵاتێکە کە یەکێک لە سیاسەتەکانی ئەوەیە کە چین یەک خات پێڵەن وان چاینا پۆلیسی لە تر بریتە لەوەی کە چۆن تایوان بێنێتەوە ناوچین چۆن هۆنگ کۆنگ بێنێتەوە چۆن مەکاو بێنێتەوە چۆن دەست بە شینیانگ بگرێ ئەموو ئەمانە ینی مێژوویەکی ئالۆزی هەیە چین کە گەڕێتەوە بۆ سەردەمی بڵێم بنەماڵی کینگ ئەمان بنەماڵەیەک بوون کە چینیان یەک خست ئیمپراتۆریەتێک بوون کە چینیان یەک خست ماوچی تۆنگوا بینرێ کە هاوشێوەی ئەوە جا ئەم عقلیەتی کە ئەم وڵاتە ئەبێ یەک بخرێ لە ژێر سایە یەک ئیمپراتۆریێتە وای کردووە کە چینیەکان پشتیوانی هیچ بزودنەوەیەکی جوداخوازیان بجودنەوەیە کە داوای بڵێم لامەرکەزی یا فیدراڵی یا ئەم شتانە بکە نایکەن خۆی بەعام پشتیوانی بزودنەوەی سیاسی بەڵام ناکەن بەگشتی بەڵام بە تایبەتی حەزیان لەوەی لەگەڵ وڵاتانی ناوەندیە مامەڵە بکەن لەگەڵ وڵاتانی کە بە فەرمینن جا ئەمە یعنی هینە بۆ چین بڵێم سیاسەتی فەرمی چینە بۆیە ینی شتێکی هەیە لێرە کە هینە کە ئایا کورد چۆن جێ بێتەوە لە ناو سیاسەتی چینیە ینی جێبوونەوەیەک هەیە لە ناوم سیاسەدا ئەمە جێبوونەوەیکی تایبەتە باشە دکتۆر بینە سەر باسێک لەوەی کە دوایی مامجلال دەبێت بە سەر کۆماری عێراق ئەنی ئەم پەیوەندیانی خۆی لەگەڵ چینە یان ئەم تێگەیشتنی بۆ چین درێژە پێدەدا وەکو دەوڵەت ئیتر مامەڵە دەکات لەگەڵ چیندا وەم پەیوەندیە درێژە دەکێشێ دەکاتە جۆرێک لە پەیوەندی کەسیەکەی خۆی دەکاتە جۆرێک لە پەیوەندی دەوڵەتی عێراق و دەوڵەتی چین باسێک لەوە بکەین ئەوەی کە لە توێژینەوە کەشتا لە قۆناغی دەوڵەتە ئیتر چینەکان کێشەی ئەویان نامێنێ کە بڵێم کورد هێزێکی بڵێم پراوێز بێ یا هێزێک بێ بیەوێ داوای هاوکاری بکە بۆی لەگەڵ عێراقا شەڕکە یا ململانێ بکە ئەو کاتە کورد لە عێراقایە بەشێکە لە عێراق وانم یەکەم سەردانی جەلال تاڵەبان لە 2000 لە مانگی 8 2003 بێ ئەو کاتە لە مەجلیسی حکومە بێ ئیتر سەردانێک ئەوە نووسراو نییە لەسەری لە ڕاستیە نازانێ بە تەواوی شتی چی ڕوویاوە لەگەڵ هاوڵێکی چینیمە ئیشم کرد لەسەرمە لە پەکین ڕڤیۆ شتێک هەیە بەڵام ئەوەندە زانیاری ئەو تۆیتیانە بەڵام ئەوەیە زانین کە ئەو سەردانە بنەمایەوەدا ڕێژێکە لە 2004 چینیەکان باڵێزیانەکەنەوە لە عێراق و بەڵام دوای ئەمە ئەوەی گرنگە بۆ من کە چۆن ئەم پەیوەندیە سنووردارە ئەبێتە هۆی گۆڕانکاریەکی گەورەیە پەیوەندیەکی گەورە ئەوەیە کە چین لە 80% قەرزی عێراق خۆشە بێت چین قەرزێکی زۆری لای عێراقە چونکە یەکێکە لە وڵاتانی کە لە شەڕی عێراق و ئێرانە چەکێکی زۆرەیە بە عێراق پێویستی بە جۆرێک لە چەکە کە نزیک بێت لە چەکی سۆڤێتی چکە سوپای عێراقی لەسەر چەکی سۆڤێتی ئەو کاتە چینیەکان چەکێکی زۆرێن بە عێراق لە شەڕی عێراق و ئێرانە ئەبێت مای قەرزێکی زۆر لەسەر عێراق بەڵام دوایی کە عێراق بڵم سەدامە ڕوخێ ئەوان ئامادەن ئەو قەرزە 80% ئەو قەرزە خۆش بن بەڵام مەرجێکیان هەیە مەرجەکەشەوەیە کە لە ساڵی 90 کە لە بەرن ئەوەی پێڵێن خۆراک نەوت بەرامبەر لەو لە میانەیە ئەو پرۆگرامە چینەکان هاتوون عەقدیان کردووە لەگەڵ حکوومەتی عێراقیە بەوەی کە نەوت دەربێنن لە حەلفایە و لە شوێنەکانی تر لە باشووری عێراق بەڵام ئەو عەقدە بەوەی ئابلۆقە و فشاروانەوە ئەوەستێ چینەکان مەرجانەوە ئێمە ئامادەین 80% قەرزەکانی ئێوە لابین بە مەرجێک بین بێ ئەو عەقدانەمان بۆ بگەڕێنەوە یعنی خۆی لە شەرم شێخ ئەمە هینەکەن کۆنگرەیەکە بێ بۆ قەرزەکانی عێراق لە شەرم شێخ لە میسر لەوێ وەزیری خارجی چینی بە جەلال تاڵەبانی ئەڵێ بەڵام دوایی وەکو سەرۆک کۆمار سەردانەکە و ئامادەن 80% قەرزەکان خۆش بن بەڵام ئەبرێتە هۆی ئەوەی کە چین جارێکی در دێتەوە ناو
کەرتی وزەی عێراق کە مەبەستێتی چین وڵاتێکە کە لە ساڵی 1993 ئیتر هەموو وزەکەی لە دەرەوە هاوردەیەەکە بۆیە پێویستی بە وزەیەکی ئێجگار زۆرەوە لە 93 تا ئێستاش چین لە گەشەیەکی خێرایە بۆی بەردەوام پێویستی بە وزەی زیاترە بەڵام شتێکی پێڵەن ئەنەرژی سکیورتی ینی ئاسایشی وزە ئەمە زۆر گرنگە بۆ چین چۆن دڵنیابێ لەوەی ئەو سەرچاوی وزەیە کە هەیە بۆی دێ تووشی قەیران نەبێت تووشی پچڕان نەبێت یا ئەو وڵاتە تووشی هین نەبێت بۆی هەمیشە کاری لەسەرەوەی چۆن ئەوە بچەسبێنی بۆ نمونەیەکێک لە کێشەکانی چین ئەوەیە کە لە ئەو بۆ نمونە نەوت لە عێراقەوە بڕوا بۆ چین بە ئاواڕوە ئەو هەموو ئاوەی لە کەنداوی عەرەبی یا فارسیەوە هەتا شەنگهای هەمووی لەژێر دەسەڵاتی ئەمریکیایە چونکە دەسەڵاتی ئەمریکی دەسەڵاتی دەریایە یعنی دەریاکان و تەنگەبەرەکانی دنیا هەمووی لەلایەن دەریاوانی ئەمریکیەوە کۆنتترۆل کراوە جا بۆیە چینیەکان بە دوای ئەوە گەڕێن چۆن ئاسایشی وزیان دابینکەن عێراقێکێکە لە وڵاتانەی کە دەرفەتی ئەوە هەیە بێن و ئەتوانن بە هەرزانتر عقدکەن و ئەتوان ڕکەبەری و کێبڕکێ بکەن لەگەڵ کۆمپانیا بیان و ئامادەن لە جێ بارودۆخی سەختە ئیشکەن بە قازانجی کە لە ڕاستیە کۆمپانیا چینیەکان کۆمپانیای حکومین کە کۆمپانیای حکومین وەکو کۆمپانیای غەربیەکانی کۆمپانیا غەربیەکان کۆمپانیای ئەهلین و کۆمپانیا ئەهلیەکان ئەبێ قازانجکەن چکە خەڵک پشکی هەیەتایە بۆی ئەو خەڵکانەی پشکیان هەیەتایە سوودیان دەستکەوێت بەڵام کۆمپانیا چینیەکان کەس پشکی نیەتایە هەموو خاوەنەکانیان حکوومەت ئێستا کۆمپانیای ئەهلی سینیش دروست بووەوە هەن لە عێراقا دکتۆرە کۆمپانیانی کە بۆ ئێستا بازرگانان ئێمە مامەڵیان لەگەڵاکەن چینیەکان حکومین خۆی زۆربەی زۆری حکومیە و ئەهلیش هەیە بەڵام ئەو ئەهلیانش لایەن حکوومەتەوە بڵێم چاودێریەکرێ و بەڕێوە برێ و لە ژێر بڵێم هینی حکوومەتەن چکە ینی کرانەوەیەک هەیە بۆ بازار بەڵام کرانەوەیەک نییە لە دەرەوەی کۆنتترۆلی حکوومەت باشە دکتۆر لە توێژینەوەکەتە باز لە ژمارەیەکەکەی ژمارەیەکی زۆر قەبە و گەورەیە لە پەیوەندی ئابووری چین و دەوڵەتی عێراق کە 6 ملیارد دۆلارە پێم وابێ ساڵانە کە باسێکی لە توێژینەوەکەتە ئێستا بەڵام بە ملیارد دۆلارە فعلەن چکە 12% نەوتی چین لە عێراقەوە دابینەکرد و عێراق هەتا بێ گرێبەستی زیاترەکە نەک تەنیا لە بواری نەوتا بۆ نمونە دوایین گرێبەست عێراق پێویستی بە ئاوە لە کەندا و لە خەلیجەوە بیهێنێ ئەم ئاوە بۆ ئەوەی نەوتی پێدەربێنن لە سپەسرا ئەمە پرۆژەیەکی زۆر زەبەلاحە 2.4 تریلیۆن دۆلار چین و عێراق لەو بوار یعنی لە ئەوە نییە تەنیا لە بواری نەوتوی نابێت دێت بۆ بوارەکانی خۆت دەزانی کاڵای زۆربەی کاڵای بازار چینیە ئۆتۆمبیلە ئەوەی وزەی خۆرە هواویە تەلەکۆمۆنیکیشنە هەمومان چینیەکان توان ڕکەبەری هەمکە هەم کواڵەتیان باشە هەم نرخیان هەرزانە و هەم بەئیسە ئاسانی ئەگات ئەو شتانە باشە دکتۆر بگەڕێنەوە بۆ گەنی لای مام جەلال و چین سەرکردەیەکی سیاسی کوردە لە تەمەنێکی کەمایە هۆشیاری ئەوەی هەیە ینی ئیدراکی ئەوەی هەیە کە پێویستی بە وڵاتێکی گەورەی وەکو چینە پەیوەندی لەگەڵدا هەبێ ڕاودێک بکەین بە خوێندەوارەکانی ئێستا سەرکردەکانی ئێستا کە ڕەنگە نەکچین ینی لەم سەردەمەدا کە زۆر ئاسان دەستت دەگا بەڵام ڕەنگە هۆشیارەکان ینی یان تێگەیشتنە سیاسیەکان بۆ ڕادێ نەبێ کە لەمە تێبگەن ئەم جۆرە پەیوەندیە مامجەلال لە سەردەمانێکە پەیوەندی لەگەڵ چینا دروست دەکا کە ڕەنگە سەفەرێکی چین ینی خۆت دەزانی چەندێکی دەوێت چەندە زەحمەتە بەڵام بۆ ئێستەیەک لەم سەردەمەدا بەس کەچی پێچەوانە دەیبینینەوە ینی ئێستا زۆر هۆشیارە سیاسی حەزەکەم خۆت باسی بکەیت ئایا هۆشیارە سیاسیەکەی ئێستا بەراوردکەین بۆی مامجەلال چی لێ دەرەچێت خۆی هەموو سەردەمێک تایبەتە ینی ئێستا ڕەنگە پەیوەندی ئاسانتر بێ بەڵام دنیا زۆر ئاڵۆزترە ئێمە ئێستا لە دنیایەکەین کە بە قۆناغێکی ڕاگوزەرە ڕوا لە سیستەمێکەوە بۆ دۆخێک کە دیار نییە ئێستا فعلەن پەیوەندی ئاسانترە بەڵام ئاڵۆزترە بۆیە ینی ئەکرێت لە بۆ نمونە لە کۆندا خواستی کورد سنووردار بوو بێ بەوەی کە
هاوکاری بکرێن یان پشتیوانی بکرێن یان شتێکیان پێ بدرێ بەڵام لە ئێستا جیاوازە لە ئێستا ینی کورد ڕەنگە خواستی زیاتر بێ لەوەی کەینە بەڵام ینی کۆمەلگای نێودەوڵەتی یان سیستەمی نێودەوڵەتی گۆڕاوە دنیا وەکو جاران نیە شت بە بتوانرێ بە نهێنی بکرێ یا بە بڵێم هێزی پشتیوانی هێزی چەکدار و شتان ئەمانە ینی دۆخێکی جیاوازتر هەیە لە ئێستای دنیا بۆیە لە ئێست ینی جاران ڕەنگە خواستەکەەوە بوو بێ ببینرێ پشتیوانی بکرێ دان پیا ینی هاوکاری بکرێمانە بەڵام لە ئێستا ڕەنگە فعلەن ینی سەرباری ئەوەی ئێستا دنیا ئاسانتر و هینوانەیە لۆبی کوردی یان پەیوەندی دەرەوەی کوردی یا دیپلۆماسی کوردی وەکو پێویست نییە و فعلەن پێویستی بە ینی کاریزمایە و پێویستی بە تێگەیشتنەوە و پێویستی بە زانستە و پێویستی بە شتانێ ئیتر بەراوردەکە جێڵم بۆ خۆت بۆ میزیمێڵە تۆ قسەی لەسەرکەی گرنگە دکتۆر کۆنفرانسەکە چۆن بوو؟ زۆر جارێمە دەڵێن سەرکردەکانی خۆمان کەسایەتەکانی خۆمان مامجەلالیش ینی ئینسان ئەوە گەر ئینسانێکی ڕەنگەل بە درێژایی تەمەنی خۆی لەگەڵ هەموو دەستکەوتانیەتی ڕەنگە لە هەندێک گوێزگەدا هەڵی کردبێ خۆشی لە هەندێک لە چاوپێکەوتنەکانیدا ئاماژەی پێدەکانی پیاکی ڕازگۆ و سەرێح و ڕاشکاوە بوو بۆ منە دەڵێم مۆقفە سیاسیم ئەگەر بگەڕێمەوە بۆ سەرنەمە ئەمەم نەدەکریان ئەمە ماڵە بوو ئەوم وابوو پێچوانی زۆرێک لە سەرکردەکانی ترۆ کە قەت باسی هەڵی خۆیان ناکەن ساکەم لەسەرەوەیە چەندە ئێمە گرنگە ئەوڕ لە مەنی ئەم سەرکردانەیە ئێمە سەرکردی مێژووکردن بۆ مامجەلال سەرکردێکی مێژووکردە کە تۆ قسە لەسەر مامجەلال دەکەی قسە لەسەر مێژووی میلەتێک دەکەی قسە لەسەر خەباتی میلەتێک دەکەی نی چەندە گرنگە بەم شێوازەی تر زانکۆ بێتەوە ناوەندی کە لەوێەوە بە زانستی بنێەوە دەوڵەتی قسە لەسەر سەرکردەکانمان ئەزانی ئێمەی کورد پێویستە ینی فێربین لە مێژوو بۆ داهاتوو ینی نەک سەیری مێژوو بکەین بۆ پیرۆزکردن یا گەورەکردن ینی جەلال تاڵەبانی جوڵەیەکی زۆری هەبووە چالاکیەکی زۆری هەبوو ئامادەیەکی زۆری هەبوو ڕۆڵێکی زۆری هەبووە هەموو ئەمانە ئەرشیفێکی بۆ ئێمە دروست کردووە کۆمەڵێک بڵێم ڕووداوی دروست کردومانە خوێندنەوەی ئەمانە لە دیدی داهاتووەوە گرنگە خوێندنەوەی ئەمەی کە ینی ئەم کەسایەتیەک لە دۆخێکی وا ڕۆڵێکی بینیوەوانە چم ینی گرێمە سەر سەیریکەین بۆیە گرنگە ڕخنەیانە سەیریکەین نەکتەوەی ئەگەر ئێمە بمانەوێ فێر بین ئەگەر بمانەوێ وانە وەرگین ئەگەر بمانەوێ باشتر تێبگەین ئەوە پێویستە ئەوەی هەیە هەڵی سەنگێنین بڵێم تێگەیشتنی لێ بکەین بۆ ئەوەی بتوانین لە داهاتوە چۆن ینی ئەو دنیایەک هەبووە ئێمە چ ڕۆڵێکمان هەبووتیایە ئەو کەسانی کە ڕۆڵیان بینیوە چ توانایەکیان هەبووە چ دەرفەتێکیان هەبووە ئێستا دنیایەکی ترە ئەکرێت لەسەر ئەو بنەمایە چی فێر بین چی بتوانین بە شێوازێکی جیاوازتر یا هین بکەین بۆیە ینی لە دنیا هەمووی وایە کەسایەتی سیاسی ڕووداوی سیاسی دروستەکە و ئەم ڕووداوە سیاسیە تێگەیشتنی سیاسی دروستەکە بەڵام ئەم تێگەیشتە سیاسیە لەوە دروستە بێت کە عەقڵێکی ڕخنەیی هەبێ بەرامبەر ئەم تێگەیشتنە سیاسیە بۆیە گرنگە کۆنفرانسەکان لەو دیدەوە بێ کە هەڵسەنگاندن بێ تێگەیشتن بێ بۆ ئەوە بێ کە چۆن بڵێم لە سنووردارێتی لە چۆنێتی ڕووداوەکە لە ئەمانە تێبگەین بۆ ئەوەی بزانین لە داهاتوە چۆن مامەڵە بکەین بۆ ئەوی بزانین چ دنیایەک هەبووە ئێستا چ دنیایەکە جیاوازیان چییە چی فێربین لەوەوە ئێمە کەسایەتیەک ئەەکەینە بنەمای تێگەیشتن لە پرسی خەڵکێک پرسی وڵاتێک پرسی گەلێک ئەمە ڕەنگە گرنگترین شت بێ کە ئێمە پێمان بەخشێ بەڵام ئەگەر بێت و ئێمە زۆر ڕۆژەڵاتیانە مامەڵە بکەین لەگەڵام پرسا بێین بە پیا هەڵدان و پیرۆزکردنمانە هیچ فێر نابین و ڕەنگە هیچیش نەبەخشین بە کەسایەتی جەلالتاڵبانی چکە خۆی مێژوویەکی هەیە ینی لەوێ هەیە ئێمە بۆ ئێمە ینی ئەوە گرنگە چۆن ببێتە سەرچاوەیە کە بتوانین لێ شتی نوێ لێەوە بەرهەم بێنین بۆ ئەوی تێبگەین لە ڕابردوو و مامەڵە بکەین لە داهات باشە دکتۆر تۆ وەکو ئەکادمیەک وەکو توێژەرێک ئاسانتر نەبوو کارکردن لەسەر مامجەلال وەک لە سەرکردەیەکی دیکە بۆ پێی مامجەلال سەرکردەیەک بۆ تا خۆشی لە ژیاندا بوو ینی ڕەخنەگرتن لە یاسایی بوو تەنانەت هانیێوانی دەدا کە ڕەخنەی لە یەگرن دەی ڕەخنەی زیاترم لێ بگرن من دوێنێ لە
چاپێکوتمە بوو لەگەڵ یەکێک لەو کەسانەیە بەڕێز ممتاز حەیدەری تجارێک زۆر ڕەخنەم لە مام جەلال کرد بانی کردم دانیش لەگەڵ ماوە هیوادارم ڕخنەی زیاترم لێ بگری بەم ڕخنانە من تێگەم کامە هەڵە و کەم و کوڕەکانی منە یعنی بۆ تۆکو توێژێرێک کارکردن ڕەنگە لە سەرکردەیەکی تر توانێت دەستکراوە قسەی لەسەر بکەی لە ڕاستیە ئەوەی من ئیشی لەسەرەکەم بەشێکە لە پرۆژەی چین و کوردستان و چین و عێراق و جەلال تاالبانی ڕۆڵی بینیوە لەم پەیوەندیە بۆ نمونە قسە ئیش لەسەر عادل عەبدولمادیشەکەم من ئیش لەسەر ئەنوەر مائیەکەم کە لە ساڵی 59 سەردانی پەکینی کردووە لەوێ شتی نووسیوە لەوێ سیمیناری هەبوو ئەوانە و ئیش لەسەر ئەو خەڵکە زۆرەیەکەم کە ئێستا ئەڕوا بۆ چین بە ڕۆژانەوانە سەرکردی تریش بۆیە وەکو دەڵێ سەرکردی بێەوەی بن بۆیە ئیشی من ئیش نییە لەسەر کەسێک ئیشە لەسەر پەیوەندیەک کە خەڵکانێک تایە ڕۆڵیان بینیوە دروستیان کردووە بنیاتنیان ناوە و هەندێک هەیە بە ئاراستەیەکیان نەبردووە بۆیە ینی لەوە نییە ئیشی من ئیش لەسەر شخص نییە ئیش لەسەر پەیوەندیەکە کە لە بۆ من هەڵکشانی چین گەورەترین ڕووداوی ئەم سەدەیە هەڵکشانی چین هەموو ئەم ناوچەیە گۆڕێ هەموو بەشەریەتە گۆڕێ ینی ئێستا ئەو قەیرانانی لە ڕۆژاوا هەیە یەکێک لە هۆکارەکانی هەڵکشانی چینە چونکە چین شوێنی دروستکردنی زۆربەی هەرە زۆری کاڵاکانی دنیاە ئەمەی کە پیشەسازی لە دنیا گوێزرێتەوە بۆ چین و لە ڕۆژاوا نامێن یەکێک لە دروشمەکانی ئەو پارتە سیاسیە بە تایبەتی پارتە سیاسیە تونڕەوەکانەوەی کە پیشەسازی بگەڕێتەوە بۆ ناو ئەمریکا بۆ ناو ئەوروپا بەڵام ئەم گەڕانەوەیە مستەحیلە تا حدێک چۆن چین بوو بە کارگەی دنیا و چۆن بوو بە وڵاتێک کە ئێستا ئەبێتە ئەو وڵاتی کە ئەمریکا ڕکەبەریەکە لەگەڵیا کە ئەمریکا بۆ نمونە ئێمە لە ڕابردووە کە ئەمریکا و سۆڤێت ڕکەبەریان کردووە کاریگەریان هەبوو لەسەر کورد کاتێک ئەمریکا شەڕی تیرۆری کرد کاریگەری هەبوو لەسەر کورد ئێستا کە ئەمریکا و چین ئەکەونە ململانیەوە کاریگەری هەیە لەسەرەوەی چونکە ئێرە لە ئەمریکا لێرە ڕۆڵی ئەگۆڕێ بایەخی کەمترە بێتەوە بە دوایە واگەڕێ وزەکانی بۆ شوێنێکی تر تەرخانگە ڕەنگە لێرە هێزی هەرێمی دروستکەوە ئەم بسپێرێتەوە هێزە هەرێمیانەوە ئەو هێزە هەرێمیانەش بە پێی پێداویستی و خواستی خۆیان مامەڵەکەن ئەمانە هەموو کاریگەری بۆیە دی دەکەی من لە فراوانەوە دێ بۆ تەسک باشە دوپرسیارم ئەو چینە زەبەلاح و کاریگەری کە باسی دەکەی یعنی بە پێیەوەی کە تۆ کارت کردووە لەسەر پەیوەندیەکانی چین و عێراق بناخە داڕێژەری ئەم پەیوەندیە کرێ بڵین مام جەلالە مام جەلال یەکێکە لەوانەیە کە ڕۆڵێکی سەرەکی بینیوە لەو بینە و ینی چینیەکان لە 2002 بۆ نمونە چینیەکان دێنە ئێرە ئەڵێن شەڕ دەبێ ئێمە ئەمانەوێ ڕۆڵێکمانە بێ لە پەیوەندی تەلەکۆمنیکیشنینە لەوە ئاسیا سێڵ دروستە بێ بۆ نمونە ینی ئەمانە هەموو چیرۆکی تایبەتن بەڵام مام جەلال لە پشتێوەیە بەڵێ ڕۆڵی ینی خۆی جەلال تاالبانی هەمیشە ئەوەی بۆ من هێنا ئەو هەمیشە بە دیدێکی بڵێم پۆزتیڤەوە سەیری چینی کردووە ینی بۆ نمونە یەکێک P5 ینی ئەوانەی کە ئەندامی هەمیشەی وڵاتانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانن یەکێک لەوانە باڵێزخانەکە بڵێم سەفارەتی ئەو وڵاتە ئەدرێ بە کورد لە سیستەمی سەفارەتی عێراقیە ئەوانە وڵاتانن کە بڕیارەدەن لە دنیا بریتین لە رووسیا و فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و چین بەری کوردەکەوێ و جەلال تاالبانی خۆشی ئەوەی پێ باشە و باڵێزێک ئەنێرێ بۆ چین و تا ئێستا باڵێزی چین لە عێراق کووردە ینی ئەمانە کاریگەری هەیە لەوەی کە ئەم پەیوەندیە چۆن بەرەو پێشە چێ یان دروست بووە یان گەشەی کردوانە بەڵام ئەمانە چیرۆکی بچووکن کە کاریگەری گەورەیان هەیە ینی ئێستا لەوەی کە چۆن ینی ئەم یەکێک لەم ئەندامیەتیانە بەر کوردەکەوێەوە ئەو کورد بێتە بڵێم پەیوەندی ئەوەی کە لەگەڵ چیناهین بێت ئەنجا لەو ڕوانگەیەوە منەی بینم دەست خۆش بێ زۆر بەڕێز دکتۆر سەردار عەزیز توێژەر ئەکادمی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن زۆر سپاس دەست خۆش بێ